كخلقك ما دي وبيما قلت بكاكا إيوه دادنشن أجاتني مش فرمدن هر أو دقيقة ما ضروري دواش كان فردوا لەیەکێک لە باخچەکانی ڕانیم لێرا گوڵێک کە بە شێوەیەکی سروشتی لە ناو باخچەکەدا هەیە وەکو گوڵێک ناسراوە بەڵام لە ڕاستیدا بە پێ و بەدواداچوونەی من کردومە ئەمە گوڵ نییە ئەمە جۆرێکە لە بژار و کاریگەری لەسەر فریزەکەش هەیە لێرە خەڵکێکی زۆر ڕۆژانە دەوێنەی لەگەڵ دەگرێ یان لە شارەکانیکەوە بۆ وێنەگرتن دێن سڵاو لێبێ ئێوە جیرانی ئەم باغن و ئەم باخچەیە جیرانیەوەیە ئەم گوڵانە چ دیمەنێکیان بەگەڕەکەیەوە بەخش بەڕاستی ئەو گوڵانە ئەوە پاروانە بوو بەڵام ئەو ساڵ وایە لەبەرەوەی باران خوا گەور ڕەحمەتێکی زۆری ناوێ بارانیش زۆر چاچی نادەوە ساڵ پار ئاوانە بوو زۆر بەخێرن سەرەتا بەڕاستی سیمای ئەو منتیقی خۆش کردووە دیمەنی ئەو منتیقی دڵڕفێ کردووە ئەوە زادی پاساپۆرتێ بێرەوە کارتی نیشتیمانی پاساپۆرت و مروریەکە بێرەوە هەر کەسێک دێ دادەبەزێ ڕسمی دیاڵ دەگرێ بەڵام یەک تێبینیم هەیە وەکوم ئەو بەڕێزانەکە وەک سەیرانێک دێن خەڵکی منتیقی بە هەر حاڵ مراعاتی دەکا بەس ڕزم بۆ بەڕێزانی کە دێن لێرەکانە سەرەفاهەیە سەعاتێک دادەنشن خواردن دەخۆن میوە دەخۆن شت دەخۆن دوای پاشتەڕۆکەی فرە دەدەن زۆر بەدەخەوە وەکو پێشنیارێکم بۆ بەڕێزانە هەر کەسێک دێ کاکە ساعتێک ئیسراحەتی خودوە دەگیری کاش خۆم زەرفێک بێنە علاگی بێنە پاشتەڕۆکەی بخەنە و علاگی ئەوە تا حیوەماندانە لێرەوە لێپرسایی و پارکەوە تا لێرەکانە ماڵی لێرەیە والله خۆم شاهدی بدەم ساعات 5 باین دێ خزمەت دەکا پاشتەڕۆی خەڵکیە دەگرێت کاکە بۆچی بە قوربان تۆ ئیسراحەتێک دەکەی چاک دەخۆی میوە دەخۆی شت دەخۆی فستق دەخۆی دوای لە دوای خۆی فڕی دەدا ئەو برا بەڕێزە لێپرسایی پارکەیە بەدەستی خۆی هەڵی دەگرێتەوە باشە ئەم گوڵانە سوودێکی دیکەم هەیە ئەوە تێبینیتان کردبێت والله هاي وەکو ئۆکسسیجین تەشی جوانە هەر وەکو ئۆکسسیجین ئێستا هەناسەیە هەڵبژێ سا بۆ خۆمانەیە ئەو خزمە من لێرەکانە زابەزادە ساعتی لێری پیاسەیەک بە ناویشی ناکەینەمە بە چوادەورەی پیاسە دەکەین کە خەڵکێکمان دیوە پێما گوت بکاکە ئێوە دادەنشن ئاگاتانە مشت فرەمەدەن هەر ئەو دقیقە مە دەڕۆین دواشتەکان فرداوە باش ئەوەندەی من بینیومە کۆمەڵێک هەنگی لەسەرە ئایا ئەم گوڵانە بوونەتە خۆراکێکیش بۆ هەنگەکان ئەڕێ والله ئەوەش سەوە خۆ هەوە سروشتی ڕواوە بەدەستی ئەوە نەڕواوە کەس بەدەستی نەسەقان چەند گوڵێشی تێدا بووە ئەو بارانی ڕەحمەتە دای پۆشیوە ئەو گوڵی زیاد پێوە ڕۆشتووە لە وەکو لاولاوە پێوە ڕۆشتووە کاغازی ئەو بژارە زیان هەیە زیانی هەیە بۆ باخچەکە بۆ خودی چیمەنەکە بەڵێ چیمەنەکەی داگیر کردووە و پێویستە بەڕاستی ناو چیمەنەکە لەوە پاک بکرێتەوە بۆی کە نەتوانێت لە لێواری چواردەوری حەدەکە بمێنێتەوە تەنها لەو بێ ئەگەر ناوەی تر وەکو لاولاوە وەکو جۆر لە بژار تەعامل لەگەڵ دەکرێت و کاریگەری خراپی هەیە بۆ خودی چیمەنی باخچەکە